سەربازگە مەشقەکە لە بۆ 9 ڕۆژە هاتینە 3 یاری دۆستانە دەکەین. الحەمدوللا ئەوڕۆ سەدەم پشوو بووم بەس یاریزانەکان ینی ئەوەی کە گەمەی کرد الحەمدوللا لە ئاستی پێویستدا بوون. ئینشاءڵڵا ئەنجام گرنگ نییە لە سەربازگەی مەشقی تەنیا ئەوەیە کە یاریزانەکان لە ڕووی توانای جەستەییەوە لە ئاستی خۆیان بمینێنەوە و ئینشاءڵڵا سەربازگەش خۆش دەبی و ڕازیشن زۆر لە کەش و هەوای ئێرە لە شوێنی مانەوەیان لە یاریگاکان الحەمدوللا ئینشاءڵڵا ئیستفادەی باشی دەبێت چونکە دەمانەوێت ئەمە ئێستاکە لە شەشەم و پێنجەم نزیکین یانی لەوەی کە بچینە ناو پێنج تیپەکە ئینشاءڵڵا. بەڕاستی ئێمە بەهۆی ئەو ماوە زۆرێک کە ئێستا خولەکە ڕادەوەستێت پلانمانداناوە بەوەی کە بە شێوەیەکی باش ئامادەکاری بکەین بۆ ئەو یاریەکە لەگەڵ یانەی تەڵەبە لە دەرەوەی یاریگای خۆمان هەیە ئینشاءڵڵا بە شێوەیەکی باش خۆمان ئامادە دەکەین لە هەم لە ڕووی جەستەییەوە هەم لە ڕووی دەرونیەوە یاریزانەکان بە شێوەیەکی باش ئامادە بن تاوەکو بتوانین بە ئەنجامێکی باش بگەڕێنەوە لە یاری تەڵەبە.